أما زيك شهيد أخذ بداخة وبشنان أكيد استوشت حوت استوش المحكمة بار حالة بنحقيان كردو برام فرمن خانيكم داجي كراب راسي ورد كاري كان يم برياري كيم روك محكمة دايتي ما تقريبا نزيكي صالح كفرقية عنده وقتنا قدار نشكاتي اللي مكردو بالسكالة سلمت ومر كردو بس المسألة خانوكم بقصي أوان كأو خانوي كم كردو ملو سنوي توبزاوا على أساس تجاوزوا لسر أملاك الدولة بحقيقة اشتكى هلا يو أصلينية چونك خانوي عرض باكبيرة ما خاتي خوي كبناش يمكن لدواي بروسا من هیچ کەسێکی لێ نەبوو وەکو گەڕاینەوەش وەکو لە هەولێر و لە سلێمانی وەکو مەراحل وەکو ئاوارەکان هیچ کێشەیەکمان نەبوو ئەو کاتە کە بیناشمان کرد کەس نهات بەلایەمەوە ئەو منطقەیە چۆڵژ بوو تقریبا لە 12 ئۆکتۆبەر جێژ گەڕایەوەتەوە سنووری ئێمە بەڕاستی خانوویەکە بوون عەلی حەسەمەزی گۆڕ بە گۆڕ چوون ئەو خانەوە دیسا حالێن جێشەکە و عەرزێت زۆر تەوەسوعی پێ گەوری کردوتەوە یەکی لە گەورەکە خانەکە من بەری کەوتەوە داگیریان کردەوە و خانەکەمش داگیرکراوە بدایەت سەرەتا بڵێ محکەمە شکاتیان کرد بۆ شکاتەکە ڕۆیشتین کە مابووە ئێستا ئاخر محکەمە ئیمڕۆکە کردمە 28 حەوت بەڕاستی کە ڕۆژێکی بەڕاستی ناهەمواژ و ناخۆشە واقع چونکە لەم ڕۆژە أما زيك شهيد أخذ بداخة وبشنان أكيد استوشت حوت استوش المحكمة بار حالة بنحقيان كردو برام فرمن خانيكم داجي كراب راسي بحقيقة خالد هولدا بس هولا كان براسي بفيرو برسان جيش دوتلا فرقي يانزاج كمن بسالم ليان كروتم كاكا وكتابي إن بي وزير بي كخانك بتصول كهن كابراي ضابطك جاب بشينو براسي قاضي براسي لا انكتي اوان بزور زور بداخ براس زور بداخ داخ هو اللي برنا قطع برياري شي درام والله بريارة كذا انتي بو شش ما كتسني من بريوتو بس إقامة تنفيذ كراوة لا فترة على أساس أجر من الحركة شيء خراب بكميان دسكاري شتيتر بكم متابعة منها كان براسي أجر ملين تجاوزات بكميان محكمة للشوين يقول لين كشكات نبكره أو تنفيذ يكونوا تقريبا من وين بزانم حكم كما قاعد الشيصال نيدا وكرم لها بالبرزان يخومان ببغداد وبكردستان شو بحقيقة إمر خانة كيف من داجيرتو إمر سبيت توبزاوش داجيرة كان توبزاو تاك بتاك درا كان بخوا أما خطوة كابو تعرف كردين وبو قورين جغرافي سنورك براسي تاكدية لسني لكركوك لخوار كركوك براسي إنزا أجر بربرساني كرد باناي خلج توبزاوانيانو هاو كاري خلج توبزاوانا كان بوم مثلا بخا توبزاو تاك بتاك دريانا كان ببيانوي جيش وبيانوي وزارة دفاع وبيانوي وزارة المالية وشوك أو منطقة هموي شجر سرا دواكم لو برزانا زوفري أو سنورب كان براسي حاله أو سنور زو خراب شن كسيت كي توبزاو سكالاي لسرا ئەوەن دێ من بزانم بە منەوە بیسکەسین من یەکەم کەسم ئەم سکاڵەیە بەردەوام بەو ئیشەکە سەرێشتانەوەی ترشتان دەستیان پێ نەکردەوە ئێوەش ینی تاک بە تاک بانمانەکەن فی سەبیلەوەی نەبێت ضجیج ئیعلامی ئەگەر ضجیج ئیعلامی نەختە پێیان ناخۆشە بەحەقیقەت چونکە بەر لە مەوتی ئیعلام دروست مەکەن تاک بە تاک بانمانەکەن یەکەیەکە حەمزە کابرا لە قفڵمانەکەن و دەربە دەرمانەکەن ئەمڕۆ ڕۆژێکی ناخۆش و خەمناکە بۆ ئێمە لەبەر دوو هۆکار یەکەم ئەوەیە ڕۆژی 28 مانگەڵی شێدبوونی ئامۆزایەکمانە لە پێناو کوردایەتی و دۆزی کووردە لەم شارەیە هۆکاری دومیش ئەوەیە ئەمڕۆ ڕۆژی سزادانی یان با بڵێن حکومکردن لەسەر باوکم لەسەر ئەو خانووی کە داگیریان کرد سوپای پێش و عێراق داگیری کرد لە تۆبزاوە ئەمەش بڕاری حکومەکەیەتی بەهۆی ئەوەی باوکم سیرەیەکی باش و باگراوندێکی پاکی هەیە وەکو خولق و ئەخلاقە بۆیە وازانە باوکمێنە لەبەر تەمەنەکەشی وازان باوکمێنە لای جەنابتان معلومە ئەو خانوو لە سوپای عێراق داگیری کردووە چەندەها جار من و باوکم سەردانی ئەو شوێنەمان کردووە بە تایبەتی لەگەڵ نوێنەری قایدی عملیات دانیشتووینە دوو پێشنیاریان بۆ ئێمە پێشنیار کرد یەکەمیانەوە خانەکەمان پێ بفرۆشن دووەمەژیان خانەکەمان بەکرێ پێ بدەن ئەمە سوپا داوای لێمە کردووە بەم پێشنیار ڕازی بوون لێک لە پێشنیارەکان وەڵامیان داینەوە وتمان کاکە ئێمە گە خانەکەواتان بەکڕین بتا پێتان بفرۆشین ئێوە چۆن اتفاقمان لەگەڵاکەن بە کورتەکەی ئانویست بە هەر شێوەیەک یاری بە ئێمە بکەن بە نرخێکی زۆر بچووک و بێبەها ئێمە طبعاً نیەتی فرۆشتمان بە هیچ شێوەیەک نەبوو بەڵام کە ناچار بووین کە هیچ دەسەڵاتێک لەم شارە نەها بەهانامانەوە کە هیچ سوودێکی نەبوو چەندها وەزیری عەدل کاکاڵشوانی هەوڵیدا بەڵام سوودی نەبوو نووسراوی کردووە و وەزیر بەرگری هەمیشە سەر نووسرا کردە بەڵام قیادی ئەمە لێرە کاری پێ ناکرێت بەڵام مش لەم حاڵەتەیە بێ هۆدە و
بهیم بووین بێ ئەمەل بووین لە وەزعەکەیە بۆیە من بەڕاستی ئەڵێم ئێستاشی پێوە بێت ئێرە لە شاری کەرکووک نیزامی بەعسکاری پێدەکرێت تەنها دەموچاوەکان گۆڕاون هیچ شتێک نەکراوە بۆ گەلی کورد و ناشکرێت دڵنیا بە هیوادارم ئەهلی اختصاصمان پەرلەمانتارەکانمان بەرپرسەکانمان لە بەغا بەهانای ئەم خەڵکەوە بێن ئەمڕۆ خانوویەمەیان داگیر کردووە بەیانی احتمال هەموو گوندەکان داگیرکەن هەموو گوندەکانی شوان و پردێ و هەموو منتیقەکانی تر داگیر بکەن بۆیە ئەم کارایان ئەم کەیسە پێویستە ڕاوەستان چ دی لەسەر بکرێت چونکە ئەمەیە دۆزی کوردبوونی کەرکووک.